خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم ئامادەین بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دوجار بابەتەکە سەری لە مەوزوعێک دەرێناویش ڕێککەوتنی سێ قۆڵیە. ئەمڕۆ وا بڵاوکرایەوە کە بەپێی زانیاریەکان کە پەیامنێری ئەکتیڤ و چالاک کاک محەممەد پەیامنێری کورسات نیوز لە بەغدا ڕایگەیان کە ئاگادار بوو لە ڕێگەی سەرچاوەکانیەوە کە ڕێککەوتنیی سێقۆڵی کراوە لە نێوان حکوومەتی عراق و یا وەزارەتی نەوتی عراق و وەزارەت سامانە سروشتەکان و گروپی کۆمپانیەکان کە سەرودەری لە نەوتی هەرێمی کوردستانەکە. ئێمە باس لە ئەنجامی ئەو ڕێککەوتنە وەسبەینی بڕیار ئەنجومەنی وەزیرانی عراق ئەو ڕێککەوتنە پەسەم کە دەنجی لەسەر بدرێ بۆ باسی موچەش بکرێت ئینشاءالله. بۆ سپاسێکی زۆرەوە لە بەغدا میوانداری زۆر بەڕێز دکتۆراڵۆ عەسکەری وەزیری ژینگەی عراقمان کردووە کە بەڕێزیان وەک وەزیرێکی کورد لەگەڵ وەزیرەکانی دیکە هەوڵی زۆری داوە بۆ چارەسەرکردنی ئەو پرسە و دۆزینەوەی ڕێگایەک یان دۆزینەوەی کۆلکەیەکی هاوبەش بۆ چارەسەرکردنی ئەو پرسە. دکتۆر هەڵۆ سوپاس کە بەشداری پانۆڕامای و دواتریش لەگەڵ بەڕێز کاکیادگار سدیق سەرۆکی سنتەری ڕوومبین تاوتێ و تەواوەتی ئەو بابەتە گفتوگۆ ئەەکەین. دکتۆر هەڵۆ من زۆر سپاسی جەنابەتەکەم ئەمەوێ سەرەتا لە ئەو لێک تێگەیشتنەوە لەکوێوە هات و گەیشتە ئەم بابەتە ئینشاءڵڵا ئومێد بەخشە. دەنگمەگات بەڕێز دکتۆر گوێت لە دەنجی من بوو دیارە ئەو پەیوەندیەکەمان لە ڕووی دەنگەوە نەگەیشتووە پشتیوان بەخوا تۆزێکی تر لەگەڵ بەڕێزیان گفتوگۆکەین باسی ئەو لێک تێگەیشتنا یان ئەو ڕێکەوت ناکەین خۆتانەزانن لە ناوەڕاستی مانجی حەوت لێک تێگەیشتنێک دروست بوو سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان سەردانی بەغدای کرد. بەڕێز دکتۆر هەڵۆ ئەم کاتت باش ئەمەوێ باسی ئەو هەواڵە بکەین کە یان ئەو زانیاریانە بکەین کە باس لە ڕێککەوتنێکی سێ قۆڵیە کرێەوە وا بڕیارە سبەینێ بێتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران زانیاریەکانیان لای بەڕێستان چین و بە تایبەتیش لەکوێوە هات تا گەیشتە ئەمڕۆ. ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە طبعاً ئەم کێشەیە لە دەمێکە با بڵێن لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی فیدراڵە هەیە لەسەر بابەتی نەود و کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە لە چەندین گفتوگۆی نێوان ئەنجومەنی وەزیران باس کراوە و لە هەمان کاتە شاندی هەردوولا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدرال کە هاتوچۆی بەغدا و هەولێریان کردو بۆ ئەم بابەتە. ئەوەندێ من ئاگادار بم لەوەتی لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی حکوومەت عێراقی فیدراڵە چەند کڕەتێک ئەم بابەتە باس کراوە و بە گفتوگۆی جیاوازی لەسەر کراوە و ئەنجامەکانیش ئەوە بوون لە دووکەڕەتی ئەخیرا کە ئەوە بوو بابەتەکە بۆ ئەو کاتە لەبەرەوەی حکوومەتی عێراق سێری بابەت باریدۆخی وەزعەکەی کردو لەسەر داواکاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بوو کە بڕیاردرا موچەکان خەرج بکرێن بۆ ئەو ماگانەی پێشوو بەس گرفتەکان وردە قالۆسترە بوو لەسەر ئەوەی ئەو بابەتانەی کە ماوەتەوە هەندێک تەفسیر و تەویلی ئەو یاسا و مادانەی کە لە قانونی موازنەی مالی بە قانونی موازنەی اتحادی و قانونی ئیداری مالی کە لە حکوومەتی عێراق و لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بابەتی ڕسومات و زەرائیب و جبایە و مەنافزی حدودی و گومرگ باڵێن هەموو ئەم بابەتانەی کێشەی لەسەر ئەوە بوو. بەس خۆشبەختانە لە ئەم ماوەی پێشووە چەند هەفتەی پێشووە نزیکبوونەوەیەکی زۆر هەبوو لەلایەن هەردوولاوە هەردوولا کۆ بوون لەسەر ئەو بابەتەی کە ئەبێ ئەمە چارەسەر بکرێ و ئەوە بوو لە ئاخر جار کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی تیا بوو بەڕێز سوودانی
باسی گفتوگۆگەی کرد پاش کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی وەزیران و پاشان وەزیرە کوردەکان یەک بە یەک باسمان لەوە کرد کە کێشەکە گەشتۆتە چۆ و نووسراوێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کرابوو لەلایەن بەڕێز سەر وەزیری خارجی عێراقەوە خوێندایەوە و بابەتەکە خراە گفتوگۆ و لەو کاتەیە من خۆشم ئەو هەتا با بڵێن نووسراوەکە بە ڕقەم و بە تاریخەوە خوێندەوە و جەختم کردەوە کە حکوومەتی کوردستان ئامادەی خۆی دەربڕێەوە بۆ ئەوەی کە نەوت هەناردە بکاتەوە. لەسەر ئەم بابەتە ڕوون کردە بەڕێز سەرۆکی حکوومەتی فیدراڵ وتم بەڕێز سوودانی ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا بە ئامادەی خۆی دەربڕێەوە بۆ ئەوەی کە نەوت هەناردە بکە و لەگەڵیشە خاڵی دووهەم هەنگاوی دووەم کە هەردوو لا پابندن بەوەی کە 120 ملیار کە ڕێکەوتون لەسەری بدرێ بە حکوومەتی فیدراڵ و بۆ ئەوەی ئەنجا کاتیەوە هاتووە کە حکوومەتی عێراقیش هەنگاو بنێت. ئەوە بوو بەڕێز سوودانی بڕیاریدا کە ئەگەر نەوت حکوومەتی هەرێم ئامادە بێت کەواتە ئەو لیژنەیە کە ڕاوێژکارەی ئەدا بە وزارەتی نەوت لەگەڵ لایەنی حکوومەتی هەرێمی کوردستان کە وزارەتی سامانە سروشتیەکانە و شەریکاتی ئەپەکۆر با بڵێن کە مجموعی شەریکاتە لەگەڵ حکوومەتی عێراق بە نوێنەرایەتی وزارەتی نەوتەوە دانیشن بۆی گفتوگۆکان چڕکەنەوە بگەنە ئەو بابەتێک کە هەل بکرێت و ڕێگەی بە وەزیری نەوتی عێراقدا بۆ ئیمزاکردنی واژۆکردنی ئەو ڕێککەوتنامەیە ئەوە بوو لە ئەم هەفتەی پێشوە بەخەستی و بەچڕی کۆبوونەوەکان بەردەوام بوون تاوتوێکی زۆری لەکرا و ئاخرەکەی گەشتە ئەو ڕێککەوتنێکە وەکو ئەمڕۆ باسییان کرد ڕێککەوتنەکە لەلایەن ئەم سێلایەنەوە کراوە و واژۆ کراوە و ئیتر ئومێدەوارین کە ئەمە ببێ بەو هەنگاوی کە هەنگاوەکانی تریش وردە بە دوایە بێت. طبعا لە جەنابەت باسی سەرۆک بافڵ تەڵەبانیت کرد سەرۆکیەتێکی نیشتمانی کوردستان وەکو ئەو کاتێک کە جەنابی چوو لە سلێمانی و بڵێن لە هەولێریش گفتوگۆی لەگەڵ لایەنەکان کرد و لەگەڵ حکوومەتا کرد و بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم هاتە بەغدا و جەنابی لەگەڵ سەرۆک وەزیرانە و لەگەڵ لایەنە پەیوەندیدەرەکانی ئێرا کۆبوونەوەی کرد و گەشتە ئەو بڕیارەی کە ئەمە ئەبێت چارەسەرێکی بۆ بکرێ ئەمە خۆشببختانە هەنگاوێکی زۆر باش بوو و هەنگاوی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە بڕیاریدا نەوت هەناردە بکرێتەوە ئەمەش هەنگاوێکی زۆر باش بوو و بڕیارەکانیش هەمووی لەم ماوەی ئەخیرا بڕیاری باش بوون کە توانرا بگەینە نزیک بوونەوەیە کە بێ کە خۆم ئەیڵێم خۆشببختانە هەتاکو ئێستا لە کێشی موچە و نەوتە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق قەت ئەوەندە نزیک نەبوون لەیەکەوە لە نزیکترین ئاستان ئێستا وە هیوادارم بکەوەی کە باسەکرێت ئەوەندەی من ئەگادارم لە بەرنمەی بەیانیدا هیچ شتێک نییە بەس لەوانەیە عادەتەن بخرێتە دوای بەرنمەکەەوە گفتوگوی لەسەر بکرێت و ئەو کاتە بڕیارێکی لەسەر بەڕێز دکتۆر لە ڕێکەوتنەکە باز لەوە کراوە کە دادگای یان دەستەی ناوژیوانی پاریس حەکەمە بێ ئەمە دەلالت لەواکە کە ئەم ڕێکەوتنە تا ڕادەیەکی باش درێژمەودا ئەبێ ئەگەر هەردوو لا پابند بن پێوەی طبعا یەکێک لە کێشەکان کە باسەکرا ئەوە بوو کە با بڵێن هەر کاتێک کێشەیە کاتە پێشەوە قزەی تەحکیم با بڵێم لەلایەنی دەرەکیەوە بکرێت لە پێشا لەسەر ئاستی شوێنێکی تر بوو ئەبواە شوێنی تر بەس ئەوە بوو هەردوو لاگەشتە ئەو نەتیجەی کە پاریس هەڵبژێرن بۆ ئەوەی ئەگەر خوانەخواستە کێشەیەک هەبوو لە بینی هەردوولایە لەوێ ئەو کێشەیە هەل بکرێت بەس ئاراستەکان با باسی کێشە نەکەین باسی چارەسەر بکەین ئێستا لەوە چێ هەموو لاگەشتونەتە خاڵێک کە خاڵی چارەسەرکردنە کێشەکان هیوادارم ڕوونەدا لە ئێستاە هەموو کۆین لەسەر ئەوەی کە حکوومەتی عێراق لە هەموو دام و دەستگاکانی کە پەیوەندیدارە حکوومەتی هەرێم بە هەموو دەم و دەستگاکانی کە پەیوەندیدارە و لایەنی سێمیش کە شەریکاتی نەوتە خۆشببختانە ئەوانی هاتوونەتە پێشەوە. زۆر باشە بەڕێز دکتۆر بەڕێزت باست کرد کە تا ئێستا لە ئەجێندای کۆبوونەوەی سپینی ئەنجومەنی وەزیرانان نیە بەڵام باز لەوە کرێ و ڕێکەوتنا برێتە بەردەم ئەنجومەنی وەزیران و ئێوە بڕیاریان بە دەنگدان دەنجی لەسەر درێ و بەڕێز محەممەد شیع سوودانی پێت وایە ئەم بڕگەیە و بڕگەی نردنی موچەیەکیش لە
وەکو هەموو جارەکانی تر لە کۆتایی کۆبوونەوەکەیە بخرێتە ڕوو؟ طبعا ئەمە کارێکی زۆر باش بوو، هەنگاوێکی زۆر باشە کە ئەم ڕێککەوتنە لە بینی ئەم سێلانەیە هەبوو، وەکو پێشوو باسم کرد لە هەفتەی پێشووە باس کرا کەواتە ئەمە ئەنجامی هەبوو ئەو خاڵی کە باسمان کرد، خاڵی ئەوەی کە هەناردەی نەوت بکرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی لەسەرداوە و حکوومەتی عێراق کە پێ بە خۆشحاڵیەوە پێشوازی لە هەنگاوەکەی حکوومەتی هەرێم کرد کەواتە کۆدەنجیەک هەیە لەسەر ئەوە من لەو قەنەعەتیان بەیانی کە بخرێتە بەردەمی ئەنجومەنی وەزیران زۆربەی وەزیرە بەڕێزەکان و بەڕێز سوودانیش بە خۆشحاڵیەوە هەنگاوێکی تر ئەنێن و من ناتوانم بڵێم بەیانی باسی موچە دێتە پێشەوە بڕیاری لێ ئەدرێ بەس هەنگاوەکان هەمووی بەرەو ئەو ئاراستەیە ڕۆکە چارەسەر بکرێت چارەسەریش کە شتێک چارەسەر بکرێت هەنگاوی خێر و خۆشیشی لە دوابێ ئینشەڵڵا. ئینشاءڵڵا. ئێوە هەمە هەنجیتان هەیە وەکو پێشووتریش مانگەکانی پێشووتریش هەمیشە فشارتان کردووە هەمە هەنجیتان کردووە لە ناو ئەنجومەنی وەزیرانە کە بینێ داوا بکەن کە موچەیەک بنێڕیان موچەی مانجی تەموز بنێڕێ بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان مادام ئەو ڕێککەوتنەوە ئەو نیەتە خێرە هەیە؟ ئێمە وەکو وەزیرە کوردەکان و وەکو ئەو جێگە و پێگە و ڕێگەیانی کە کەسانی کورد لە بەغدا هەیەە هەمومان هەوڵمان داوە لە پێشوە و لە ئێستا و لە داهاتووشە هەوڵەدەین و ئەمە هیچ منەتێکی تیانە بەڕاستی ئێمە واجبمانە و فەرزە لەسەرمان کە خزمەتی میلەتی کورد بکەین لە ئێستاە بەڕاستی ئەو کێشەیە هەیە ئەوەندەی کە بۆمان کرابێت لە ئەنجومەنی وەزیران هەمومان هەموو لە وەزیرە بەڕێزەکان و ئەو کەسانی ڕاوێژکارانی کە ئەندامن لە مەجلیسەکە لەوێ دانیشتون هەمووی تا توانیمانە دفاعمان کردووە و بەرگریمان کردووە و خاڵی باشمان خستۆتە ڕوو هەرێکە و بە شێوازێک و بە ئاستێک و ئەمە ژوای کردووە کە ئەوان تێگەشتنی زیاتریان بۆی هەبێ هەموو وەزیرە بەڕێزەکان و ڕاوێژکارەکان و جەنابی سەرۆک وەزیرانیش تێگەشتنی زیاتری هەبێ بۆ ئەو بابەتانی کە جیاوازی بوو و چارەسەرەکانیش چی ئێمە نەکو هەر ئەوەندە بابەتەکانمان باس کرد دەبێ کێشەکەمان باس کردوێ بەڵکو ئەوەشمان باس کرد کە ڕێگا چارەسەرەکانیش چی ئەوە بوو وردە وردە ئەو ڕێگا چارەسانە هاتنە پێشەوە و ئیشەڵڵا وەکو باسم کرد ئەوە بەیانی بخرێتە ڕوو بۆی بتوانین بڕیاری لێ بدرێ. زۆر باشە بەڕێز دکتۆر ئەنجومەنی دەوڵەت بۆ وەکو ڕاوێژێک یان وەکو بڕاردانێک لەسەر مەسەلەی پرسی داهاتی نانەوتی راپۆرتێکی بەرز کردوەوە بۆ ئەنجومەنی وەزیران و وەکو باز دەکرێت کە بەیانی ئەویش دەخرێتە ڕوو ئەگەر بێت و کێشەی نەوت مەسەلەی هەناردەی نەوت چارەسەر کرابێ پێتوانێت ئەوە هۆکارێک بێ بۆەوەی داهاتی نانەوتیش ئەو پرسەش چارەسەر بکرێت؟ من لەو قەنەعەتەم داهاتی کێشەی گەورەی گرفتەکە نەود بوو کە نەوت چارەسەر کراوە کۆدەنجیەک هەبێ لەسەر ئەوەی کە ئەو چارەسەرە بکرێت من لەو قەنەعەتیان بابەتەکانی تر وردە وردە ئەتوانن گفتوگۆی لەسەر بکرێت ڕاستە مەجلیسی دەوڵەت لەو پێش نووسراوێکی ئاراستە کرابوو لەلایەن ئەنجومەنی وەزیران و حکوومەتی عێراقەوە لە ڕێگای دائیرەی قانونیەوە کە بۆی تەفسیر و تەویلی ئەو مادە و بڕگانە بکرێت کە هەردوو لە بە شێوەیەکی جیاواز تەفسیری بۆ ئەکەن ئەمە لەوانەیە بەیانڵین حازرە و ئامادەیە بەیانی بێتەوە بەردەم ئەنجومەنی وەزیران بەس من لەو قەنەعەتیان نیم ئەمە ببێ بە گرفتێک بۆ ئەوەی کە کێشەکە چارەسەر نەکرێت بەڵکو ئەمە لەوانەیە ببێتە خاڵێک بۆ ئەوەی کە کێشەکان وردە وردە چارەسەر بکرێن چکە کەواتە ئێمە تێگەیشتین کە نەوت هەناردە ئەکرێتەوە و کە لەوە پێش مەبدەئیان هەردوو لە ئیتفاقیان لەسەر ئەوە کردووە کە داهاتی نانەوتەکەی لە 120 ملیارەکە کە کۆن لەسەری وە ماوەتەوە سەر ئەو تەفسیرات و تەویلاتانی کە وەکو باسمان کرد ئەوەش کێشەیەک نییە ڕاستیەکەی کە بڵم کێشەیەکی زۆر گەورەیە نزیک بوونەوەیەک هەیە بە جۆرێک لە جۆرەکان من لەو قەنەعەتەیان حەل بکرێت و چارەسەر بکرێت. بەڕێز دکتۆر ئەنی پێت وایە ئەم هەفتەیە جۆمان لە هەواڵی خۆش بێ وەڵاهی ئێمە لێرەوە کۆ ڕۆژنامە نووسەوە بە جەنابەت بڵێم بەخوا بێزار بوونەوە دێ بەرنامە لەسەر چارەسەری پرسی موچە بکەین ئەکیدم ئێوەش ینی بێزار نابین بۆ مافی خەڵکی کوردستان بەڵام پێمان ناخۆشە مەوزوعی موچە هەمومان جێک ببێتە خەبەر و هەواڵێک پێت وایە ئینشاءڵڵا بە هەوڵی هەموو لای پشتیوان بەخوای گەورە ئەم هەفتەیە هەواڵی خۆش هەبێت. من وەکو شخصی خۆم وەکو هەڵۆ
تۆزێک دوورم لە میدیاوە دووریەکەشم لەبەر ئەوەیە کە نامەوێ هەستی تاچی کورد بزوێنم بەڕاستی چکە بزواندنی ئەو هەستە ناخۆشە ئەگەر هەواڵێکی ڕازگۆیانە ڕاستەقینەت پێ نەبێ باشترە لەوەی کە بێدەنگبی باشترە لەوەی کە بچیتە پێشەوە قسە بکە بەڕاستی من خۆم ئەو تاکو ئێستا ئەو سیاسەتەم بەکارهێناوە بۆیە زۆر نەهاتومەتە ناو میدیاکانەوە ناو بەردەمی ناو تەلەڤیزیۆنە با بڵێن لەبەر ئەوە بووە بەس ئەوەی کە ئەبینم ڕاستیەکەی ئەمانە بوو کە باسم کرد لە ناو مەجلیسی وزەرای حکوومەتی عێراقیە ئەم کێشانە چۆن باس کراوە و بە چه ئاسێک گەیشتووە و ڕێگا چارەسەرەکانی تا گەشتونەتە ئەمە من ناڵێم بەیانی موچە ئەبێت و ناڵێم نابێت بەس بۆیە نامەوێ ئەو هەستە بزوێنم بەڕاستی بەس ئەمەوێ ئەوەندە بڵێم کە هەنگاوەکان زۆر نزیکترن لە چاوجارانەوە هەردوو لا کۆن لەسەر بابەتەکان زیاتر کەواتە ئەگەر کۆدەنجیەک هەبێەوە تێگەشتنیەک و لێک نزیک بوونەوەیەک هەبێ ێکەواتە وردە کێشەکان چارەسەرەکرێ و هیوادارین بەیانی کۆدەنجیەکیش هەبێ لەسەر بابەتەکە و هەموو بڕیاری ئەوەی لێ بدەین بەشک و بەلای کەمەوە موچەیەک بدرێ و ئیتر ئەوانی تریش بە دوایە بێت ئیشەڵڵا ئینشاءڵڵا بەڕێز دکتۆر فەرمانبەرانی هەرێمی کوردستانە میشە پرسیاریەوەکەن ئێستا ئەمڕۆ یان لە دوێنەوە دەستکراوە بە دابشکردنی موچەی فەرمانبەرانی ناوڕاست و باشوور ینی حکوومەتی عراقی بەڵام موچەخۆرانی هەرێم چاوەڕی وەرگرتنی موچەی مانجی حوتن کە لە کاتێکا خەریکە گەینە کۆتایەکانی مانجی نۆ پێت وایە هیچ موچەیەک فەوتێ وەکو ئەوەی بەڕێزت باست کرد کە لێک تێگەیشتن و کۆدەنجی و لێک نزیکێکێ لە هەموو کاتێک زیاتر پێت وایە هیچ موچەیەک فەوتیان هیچ نێتێکەیە موچە بفەوتێنن من ئەوەی ڕاست و دروستە پێتانەڵم بە هیچ شێوەیەک باسی فەوتانی موچە نەکراوە بە هیچ شێوەیەک باسی موچە نەکراوە کە چ مانگێک ئەدرێ بەس من وەکو قەناعەتێک لام دروست بووە کە مادام بابەتەکە بەرەو چارە سەرکردن ڕۆیشتووە چ پێویستەکە موچەی فەرمانبەران دوا بکەوێت یان مانگێک دوو مانگ نەدرێت من لەو قەناعەتیام ئەمە نەبێت بەڕاستی ئەم ترسوور دڵڕاوچەیە نەبێت ئەمە قەناعەتی شخصی خۆشمە ڕاستەکەی ناتوانم بڵێم دوا ڕۆژ بە شێوەیەش کە بچکە من بەبووی بەهۆی ئەو دانیشتانەی خۆمانەوە کە ناو ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەیبینم هیچ گرفتێک نییە بۆ ئەو کێشەیە بڵێن کە موچە نەدرێت یا موچەی مانگ و دوو مانگ بخورێت هیچ شتێک ئەو بابەتە باز نەکراوە بەڕێز دکتۆر لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران داوای تێبینیت کرد بێت طبعا لە پێکاتی جیاجیان وەزیرەکان هیچ وەزیرێکت بینی و معارز بێ یان توند بێ بە خودی وەزیری داراییشەوە ئەرقە لە دروستکە یا کە باسی موچەی هەرێمی کوردستان و ڕاتبی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کراوە ینی عنسوریەتێک یان شۆڤێنیەکتێک ببینی ئەزانی چۆنە ئێمە لە عێراقێکە ئەژین عێراق کە پێکاتەکەی جیاوازە کورد و عەرەب و تورکمان و ئاسووری و شیعە و سوننە و دیاناتی زۆری تایە ئەمە ئەوە ناگەێنێت کە هەموو بتوانین کۆبین لەسەر بابەتێک دائیمەن ڕەئی جیاواز هەیە بەس گرنگجەکە لەوەیە کە یەکتری قوبوڵکەین ئێمە ئەوەندێک کە من ئەبینم لە ئەنجومەنی وەزیرانە کوردمان هەیە شیعەمان هەیە سوننەمان هەیە یەزیدیمان هەیە با بڵێن لە ڕاوێژکارەکانە وەزیری مەسیحیمان هەیە ئەمانە هەمووی هەن ئەم پێکاتەنە بەزە تاکو ئێستا با بڵێن نەگەیشتوێتە ئەو ئادەی هیچ وەزیرێک بە توندی یان زۆر بەڕاوەشکاوانە بەرامبەر بابەتەکە بوەستێتەوە ئەگەر ڤیددیوەیەکیش بڵاو بۆتەوە بەڕاستی ئێڵێم لە ناو سوۆسیال میدیایە بەڕێز وەزیری دارایی حکوومەتی عێراق لەگەڵ نوێنەرێکی ئەنجومەنی وەزیرانە قساکەن نوێنەرەکە ئتیهامی ئەوەیەکە کە ئەڵێت تۆ تەمەنی محافظاتەکەی تۆ تەقلیمی ئەقلیمی کوردستانەکەی کەواتە ئەوە ئەگەر باسی بکەنەوە عەرەبێک بەرامبەر عەرەبێکیش وەستاوە ئەو قسەیەکە لەوانەیە لە عینەن تائیفەش بن اینجا بۆیە ئەڵێم ئەمە کاریگەریە بێ ئەمانە لە قەرارەکانی ئەنجومەنی وەزیران بەڕێز دکتۆر ئەم زۆرە گفتوگۆیانەکە ڕەنگەت ببوورە ینی ئەم ڤیددیۆیە کە بەڕێزت باست کرد مەسەلەن بەندامێکی ئەنجومەنی نوێنەران بە توندی قسە لەگەڵ وەزیری داراییە کامە کاریگەری ئەبێ یان بڕیارەکان من ئەمە ئەزین چۆنە بۆیە باسیەکەم بۆ هەموو
بۆ هەمووی کە تێبگەین لەناو ئەنجومەنە ئێمە تاکو ئێستا گرفتێکمان نەبوو کە وەزیرێک زۆر بە توندی باسی شتەکە بکە ڕاستە لەوانەیە جانیبێکیان باس کردبێ بەس خۆشبەختانە تاکو ئێستا منێڵم من بە جۆی خۆم جۆم لێ بووە دوو وەزیر وەزیری تجارە و وەزیری زراعە لە دوو دانیشتنی جیاوازە داخۆچیان کردووە لە بابەتەکەەوە دەنجی خۆیان خسۆتە پاڵ دەنجی ئێمە بۆ ئەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێم چارەسەر بکرێت و ئەم کێشەیە هیچی تر بەردەوام نەبێت. باشە بەڕێز دکتۆر ینی کەواتە بۆ ئەوەی دووبارە نەچینەوە ناو ئەو کێشانە خەڵکی هەرێمی کوردستانی ژماندوونە بێ زامنی ئیدامەدانی یان سەرکەوتنی ئەو ڕێکەوتنە بۆ کورتچیە چ لە هەرێم و چ لە بەغداش. ئەمە دەردی ئینگلیز وتەنێڵێ وین سیجویشن کە هەموو لایەک براوەیە لەم گفتوگۆیە چکە ئەوە تا حکوومەتتی هەرێم هەنگاوی ناوە حکوومەتتی بەغداش هەنگاوی ناوە مەسلحەتی ڕئیسەکەش لەوایە نەوت ئەڕوا داهات زیادەکە و لە هەمان کاتە موچەی فەرمانبەرانی حکوومەتتی هەرێمی کوردستان ئەدرێ و بازاڕیش ئەبوژێتەوە و ئابووری وڵاتەکەش باشترە بێت. باشە بۆ داهاتوو هەڵبژاردن لە پێش مەسەلەن خەڵکی عێراقا هەڵبژاردننی پێکهێنانی کابینەیەکی نوێ پێکهێنانی مەسەلەن حکوومەتێکی نوێ کورد دەبێت چی بکات بۆ ئامادەکاری بۆ داهاتوو بۆ ئەوی بەهێزتر لە بەغدا و بتوانێت بە کۆک و تەباتر لەناو بڕیارەکانە هەبێت. ئەمڕۆ ئێمە وا لە گفتوگویان لەگەڵ بابڵێن حکوومەتتی هەرێمی کوردستان لە گفتوگوایە لەگەڵ حکوومەتتی بەغدایە لەسەر خاڵەکان ڕێکەوتون ئەمە تەمان ئەم ڕێکەوتن نامەیە تا کۆتایی حکوومەتتی ئێستاە بابڵین دوای ئەوە ئیتر کێشەکان دەست پێکاتەوە لەگەڵ حکوومەتتی تازایە یان بەردەوامە بن لەسەر ئەم ڕێکەوتنە ئەکەوێتە سەر ئەو حکوومەتی ئەو کاتەوە بۆ چوون و ڕای حکوومەتتی ئەو کاتە بەس من لە ئێستاوە ئەڵێم حکوومەتتی هەرێمی کوردستان نابێت ئەم بابەتە پشتگوێ بخات بەعکسەوە بتوانێت خۆی ئامادە بکە بۆ داهاتوو من دائیمەن ئەڵێم وەکو چەچێک بۆ مفاوەزات لە کاتی مفاوەزاتە تۆ ئەبێ دوو وەرەقە سێ وەرەقەت پێبێ وەرەقەی یەکەمت ئەگەر نەخوا وەرەقەی دووەمت دووەمن نەخوا سێەمت لەبەرەوە بابەتەکان با تۆ با بڵێت تحلیلێکی باشی بۆ بکەی شیکردنەوەیەکی باشی بۆ بکەی و ئامادەکاریەکی باشی بۆ بکەی پێشتر ئەمە ئەمڕۆ ڕاستە ڕێکەوتنە بە دوو ڕۆژی کە لەوانەیە ئەو ڕێکەوتنە بە شێوەیەکی تر بگۆڕێ یان خاڵەکان بە شێوەیەکی تر باز بکرێن و ئارزەکانیش جیاواز بێ با لە ئێستاوە حکوومەتتی هەرێم هەموو ئەو بابەتانی کە هەیە جارێکی تر دووبارە پیا بچێتەوە و خۆی ئامادە بکاتەوە بۆ بابەتەکە لە هەرچ گۆڕانکاریە کە ڕووبدا لە حکوومەتتی عێراقا. بەڵێ کۆتا پرسیارم لەسەر مەسەلەی موچە بەڕێز دکتۆر بەڕێستان وەکو وەزیرێکی کورد لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی گەشتبینن کە ئینشاءڵڵا خەڵکی کوردستان هەواڵی موچەیان بەپەلە پێنەگات ئینشاءڵڵا. من وەکو باسم کرد لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی پێشووە لەگەڵ بەڕێز سوودانی زۆر بەڕاشکاوانە لە ناو کۆبوونەوەکە وتم بەڕێز سوودانی ئەوە حکوومەتتی هەرێمی کوردستان هەنگاوێک هاتوۆتە پێشەوە بڕیاری داهەناردەی نەوت بکە هەنگاوی دووەمیش ئەوەیە ئامادەی خۆی دەربڕیەوە کە 120 ملیارەکە بدا بە بەغدا بۆ داهاتی نانەوتێکە کەواتە حکوومەتتی هەرێم دوو هەنگاو لە پێشەوەیە لەبەرەوە ئێستا کاتی ئەوە هاتووە کە حکوومەتتی عێراقیش هەنگاو بنێ ئەمە وای کرد کە ئەم هەنگاوانە جارێکی تریژ وەکو ئەوی با بڵێن کۆبوونەوەی هەستێلایەنەکە و بڕیاردان و گەیشتن بە ئامانجێک ئەمەش هاتە پێشەوە کەواتە هەموو نیشانەکان بەرەو ئەوە ڕۆن کە چارەسەر وردە وردە ئەگاتە قۆناغی کۆتایی و کێشە نامێنێت. بەڕێز دکتۆرەوە هەماهەنگیە لەگەڵ بچوکی بێ بچووکە بەڵام هەر چارەسەرەکرێت باش لەبەرەوە ئومێدم زۆرە ئەم هەفتەیەش نەبێ هەفتەی داهاتوو بێ. بەڵێ بەڕێز دکتۆر ینی لەگەڵ دکتۆر خالید و کاک بەنجین و دکتۆر فواد هەرچەندە لە ئەمریکایە بەڵام هەماهەنگیتان هەیە بۆ سبەینێک کە بتوانن ڕشت بن لەسەر ئەوەی کە بە زووی ئەمە بچێتە بواری جێبەجێکردن بۆ یارقەلەی بۆ دروست نەبێ لە هەردوو لاوە. ئێمە وەکو کورد لێرە یەک تیمین یەک ڕای یەک بۆ چوون ڕاستە جیاوازی جاری وایە دروستە بێ بەس هەوڵەکانمان جەخت کردوێتەوە بۆ ئەوەی کە
بەرگری لە بابەتێ بکەین کە بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمە و هەماهەنگیەکی زۆر باشمان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمە لەگەڵ دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڕێز دکتۆر ئومێد سەباح لەگەڵ سکرتێری ئەنجومەنی وەزیران بەڕێز دکتۆر ئامانج ڕەحیم کە بەڕاستی جێگادەسی دیارە لە هەموو ئەو نووسراوانە و لە ئەو ڕاوێژانەی کە لەگەڵیانە ئێمە قساکەین لەبەرەوە ئێمە دائیمەن پەیوەندیەکی زۆر باشمان هەیە لەگەڵ هەموو برادرانی ئەوەیە کە بتوانین ئەو کێشەیە چارەسەری بۆ بدۆزینەوە و ڕاو بیر و بۆچوونی جیاواز هەیە لە هەمان کاتیشە کۆین زۆر لەسەر بابەتەکان کە بەرگری لەو بابەتە بکرێت لە ئەنجومەنی وەزیرانە و یەک دڵی مسپاس دەکەم بەڵام دکتۆر لە کۆتاییە ئەمە ڕکلاممان بۆ بەرنامەکە کردبوو کە بەڕێز میوانداری بەڕێز دکتۆر هەڵۆمان کردووە پەیوەندیان پێوە کردم کە پرسیارێک یان داواکارێک ئاڕاستەی جەنابەت بکەم بە ناوی ژمارەیەک لە دامەزراوانی ماستەر و دکتۆرا لە کەرکووک باسییان کرد کە تەکلیفمان بۆ لە دکتۆر هەڵۆ بکەیت کە 169 کەسن دامەزراون بەڵام ڕاتبیان بۆ نەبەسترا و هەمووشیان کوردی ڕەسەنن جا هیوادارم بەڕێستان بتوانن بە دوواداسوونیان بۆ بکەن ئەگەرتی لە چوارچەوەی ئیشەکەی جەنابیش نییە بەڵام ئەزانم پیاوێکی نیشتیمانی و نەتەوەیت بەڵکو ئەو گەنجانەش بتوانن بە ئامانجی خۆیان بگەن دوایی لە ڕێکاک محەممەد و یان لە ڕێی جەناب تۆشتەکان بۆ ئەنێرم دکتۆر محەممەد ستار لە کەرکووک پەیوەندی کردوتی زۆر حەزەکەم ئەو داواکاری ئێمە بە دکتۆر هەڵۆ بگەێنی منیش بەڵێنم پێدا و بەڵێنەکە لێرە ڕایگەێنم بە جەنابەت من بە سەرچاو چین بۆ بکرێ بۆ هەموو تاشی کورد بە تایبەت بۆ گەنج کە بەڕاستی ئێستا هەلوو فرسەتی کار زۆر زۆر زەحمەتە چین بۆ بکرێ بە سەرچاو با لە ڕێگای کەناڵەکەی خۆتانەوە لە ڕێگای کاک محەممەدەوە بێ شتەکانم بۆ بنێرم منیش ئەی بەمە جێگای مەبەز و هەوڵی خۆمەدەم بە سەرچاو زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەڵۆ عسکەری وەزیری ژینگەی عراق سپاس بۆ ئەو دەرفەتە سپاس بۆ بەڕێستان کە لە بەغداوە لەگەڵ ماوی سپاس بۆ بەڕێز دکتۆر هەڵۆ هەڵبەتە ئێمە لەگەڵ دکتۆر هەڵۆ باسی ئەو ڕێکەوتنەمان کرد دکتۆر گەشببینە بەڵام نەیشاردەوە وتی من سیاسەتێکم گرتوۆتە بەر لە ڕووی ئەعلامیەوە کە وەک وەزیرێکی کورد نامەوێ ختوکەی هەستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدەم بەڵام ڕژدین لەسەر چارەسەرکردن ئێستا کاتێکە کە حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو کاتێک لێکتر نزیکترن و باسی لە هەوڵەکانی سەرۆک بافڵ کرد کە ئەمانەی لێکەوتۆتەوە وەک جەنابی وەزیر باسی ئەوەی کرد و وتی سبەینێ ئەگەرچی لە ئەجێنداشانیە بەڵام ئەگەرەیەکی زۆر هەیە لە کۆتایە باسی ئەم ڕێکەوتنەکە بکرێ و ئەم راپۆرتی ئەنجومەنی ڕاوێژکاری دەوڵەتیش بخرێتە ڕوو و ئومێدی زۆر بوو کە موچە بێت و باسی لەوەش کرد کە خاڵێکی گرنگ بوو بۆ من کە هیچ شتێک لە ئارانێکی هیچ موچەیەک بفەوتێ بۆ تاوتوێکردنی وردەکاری ئەم ڕێکەوتنە لەگەڵ بەڕێز یادگار سدیق لە لیستەر لە بەریتانیا گفتوگۆکەین بەڕێزیان شارەزای بوارینەوتەوە سەرۆکی سەنتەری ڕومبینە دکتۆر ببوورە یادگار ببوورە کەمێک گۆستانمانی داوا لێبوردنەکەم ئەمەوێ تێگەیشتنی تۆ و زانیاریەکانی تۆ لەبارەی ئەو ڕێکەوتنە بزانم تا چەند ئومێد بەخشە بۆ ئەوەی ببێتە دەرەنجامێک بۆ چارەسەرکردنی پرسی مۆچە سلااوتان لە سلااو لە بنەرانی کورسات نیوز تەبیعی ئەمانگاوێکی زۆر زۆر باشە بە ئاراستەیەکی دروست و هەنگاوێک نزیکمانەکاتەوە لە ڕێکەوتن و گەیاندنمان بە قۆناغی کرد ئەمە قۆناغی یەکەمە بەرەو قۆناغی دوو و پاشتیش بۆ قۆناغی سێڕە قۆناغی یەکەم ئەوەیە کە ئێستا ڕێکەوتنێکی سێلایەنە کراوە لەلایەن هەر سێلایەنی کێشەکانە کە پێشتر هەرێمی کوردستان حکوومەت بوو لەگەڵ حکوومەتی فدراڵە دوایشا وەزارەتی کۆمپانیا نوتەکانیشی هاتە ناوە کە پێشتر ڕاستەوخۆ لەگەڵیانە مامەڵیان ناکرد و داواکاری کۆمپانیا نوتەکان بۆ ئەم ڕێکەوتنە سێ قۆڵیە تاکو ئەوەی لە دوای ئەم ڕێکەوتنە سێ قۆڵیە جێبەجێکردنی یاسای بوجە وەکو هەموارەکەی کە هاتووە بەرەو قۆناغی دووەم ترمانە بە کاتێکە ئەم کۆمپانیا یەکە دیانی کراوە لەلایەن یاساکەوە و ئەوەی تێچوی نەوتێرێمی کوردستان دیاری بکە ئەو وەختامان باتە قۆناغی دواترەوە کە لەو $16 دەرەچین ئەچینە حەقیقەتی تێچوی نەوتێرێمی کوردستان چەندێکە ئەو کاتەکە عێراق پێوەی پایبەند بێ کەواتە ڕاستەوخۆ بە پێی گرێبەستەکان شایستەی کۆمپانیا نەوتەکان و شایستەی لایەنەکان جیا ئەکرێتەوە
ئەوە بەرەو قۆناغێکی ترمانە بێ بەڕەو قۆناغێکی سەقامگیرترمانەدا لە ڕێکەوتنەکە بەڵام وەکو میوانەکەی پێشتریش باس کرد ئەبێ ئەمە بە خێرایی بکرێت لەم ماوە چونکە ئەم ڕێکەوتنە بۆ ئەم حکوومەتەیە و یاسای بودجەش تەنها 3 مانگێک 4 مانگێکی ماوە تا کۆتایی ئەم ساڵە و ئەو یاسایە ئەکرێ لە کاتێکا کە یاسای 2026 دەرەچێ گۆڕانکاری بەسەرابێ و محکەمە ئەوەی یاخود محکومە بەوەی کە چۆن ئەم گرێبەستە و ئەم ڕێکەوتانە جێبەجێکرێ و چۆن ئەتوانرێ بزانین ئەو کۆمپانیایی کە دیاری کراوە ئێستا و ڕێکەوتنیشی لەسەر کراوە کەی دەست بەکارە بێ بۆی لە ماوەی 2 مانگە کارەکانی تاواوکە پێش ئەوەی بگەینە کۆتایی ئەم ساڵ و چۆن جێبەجێ ئەکرێ لەوە ئیتر زەمینەیەکی باش ساز ئەبێ بۆ ئەوەی کە لە ساڵی ئایندەشا ئەگەر یاسای بودجە دەرچوو دیسان نمونەیەکی باشیان لە بەردەستا بێ و ئەم ڕێکەوتنە زەمینە سازی بۆ کردیە بۆیە مافەکان بە شێوەیەکی باش لە یاسای بودجە بچەسپێ و پاشتریش بەرەو ڕێکەوتێکی درێژخایەن و کتەوترمان بەرن کە دەرچوونی یاسای نەوتوباسی فدراڵ وای تەگەرەینێتە پێش ئەمانم قۆناغ بەندیانە کە ئێستا سەرەتای قۆناغێکی نوێیە بۆ گواستنەوە بۆ قۆناغێکی باشتر بڕوا بۆ ئەوەی بگەینە قۆناغیدا کاک یادگار بەپێی ئەوەی کە پێشتریش مەسەن حتا حیان عەبدوڵغەنیش وتی ئێمە لە زۆر نزیکین و ڕێکەوتوین 2000 کۆمپانیا نەوتەکان گرفت بوون و بەربەست بوون ئێستا هیچ بەپێی ئەو زانیاریانەی کۆت کردوەوە بە دوواداچوونانەوەی بەڕێزستان کردوتانەوە شارەزایەک ینی هیچ گرفتێکە بینی لە بەردەمە ئەو ڕێکەوتنەیە ئەگەر ئێستا سێلایەنەکە ئیمزایان کرد بێکەواتە پابەندن پێی پێشتر حکوومەتی فدراڵ جەختی لەسەر شتێکەوە کردەوە کە لەبوونی کێشە و ناکۆکیە مەحاکمی عێراقی حەکەم بێ لە بەینانە کێشەکانێک لایکاتەوە ئێستا خاڵێکی مامناوەندیان دۆزیوە تۆ چونکە لە گرێبەستەکانی نەوتی یاریمی کوردستانە باسی دادگای ناوبژیوانی لەندەنەکە ئێستا گۆڕانێک بەسەر هاتووە دادگای نێوبژیوانی پاریسەکە ئەمان شتە فەرقێکی وا ناکرێت لە کردەیە لە نێوانیانە کەواتە کۆمپانیانەوتەکان ڕازی کراون ئەگەر ئەو دوو خاڵە ترکە هەیە شایستەکانیانە ئەوەی کە یاسای بودجە هەیە کەواتە یاسای بودجەمان هەبوو کە مەبدەئێکی قانونی بوو و پشتگیریەکی باشی کۆمپانیاکان بوون بەڵا ئەوان ئیزافیانەویست وا دیارە لەم ڕێکەوتنە سێ خاڵیا یاخود سێلایەنیا جێبێکراوەتەوە بەڵام ئەوەی تا ئیستا بەلای منەوە نادیارە ئایا قەرزەکانیان جێکراوەتەوە یاننا بەو هیواین قەرزەکانیشیان لە ناو ڕێکەوتنەکە جێکرابێتەوە بۆیە ڕوبەڕووی کێشەیەکی تر نەبینەوە لە قۆناغێکی ترا چونکە کۆمپانیا نەوتیەکان 6 مان قەرزیان لە حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوە زۆر گرنگە کە ئەوە جێکرابێتەوە بۆ ئەوەی لە ئایندا ڕوبەڕووی بۆمبێکی تەوقیتکراوی موقتی با بڵێن لە سوچەکانە بینەوە بۆ ئەوەی دیسانەوە کێشە بۆ هەناردەکردنیا بۆ ئێستا لەو بابەتەیە کاک یادگار ئێستا لەو بابەتەیە وەکو دکتۆر هەڵۆژ وتی هەردوو لا براون بەتاکێ دیسا ئەتوانین هەر سێ لابراون ئێستا چونکە کۆمپانیا نەوتەکانی بەدەستپێکردنەوەی نەوتێک شایستەکانیان زەمان کردووە و ئەو نەوتەی کە ئەیفرۆشنەوە ئەو پشتەی هەیەە ڕاستە بۆ ماوەی 2 مانگ ئێستا ڕێکەوتون بەو نرخەیکە لە یاسای بودجە دیاری کراوە بەڵام لە دوای ئەوە بە هیوای ئەویان هەیە بەرەو قۆناغێکی تریان بەرێ کە دیسان چاوەڕێی زیاتر ئەکەن و نەوتەکەش بە زیاتر ئەفرۆشێ هەرێمی کوردستانی دیسان دەستەکاتەوە بە نەوت و بژانەوەیە کە بێ لە بازاڕا عێراقیش بەرەمێنانی ئاراستەیەکی تر ئەگرێ بەرەو ئەوروپا لە ڕێگەی جیهانەوە کەواتە سێلایەنەکاتوانین لە ئێستا بڵێن بەبراوە حساب بکرێت باشە چارەنووسی یان ئەم ڕێکەوتنە زۆر کەس باس لەوەکە کورتمەودای بۆ کۆتایی ساڵە بەڵام تا چەند دەرگایەکە کاتەوە بۆ ئەوی هەرێمی کوردستان ئەگەر لە داهاتوە یاسای نەوت و غازی شەبێ نەوتی هەرێمی کوردستان بە یاسایی بچێتە ناو پرۆسەکەەوە و فرۆشتنی لە ڕێگەی سۆمەوە تا چەند زەمانەتێکە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بە هەم لە ڕووی دیبلۆماسی هەم لە ڕووی وزەوە بە بەهێزی بمێنێتەوە یان بەهێزی بکات ئەگەر ئێستا بەهێزیش نەبێت بەتەکێت من هەر لە بدایەتی ساڵەوە کاتێکا مواری یاسەکراوتمان ئێمام ساڵمان لە بەردەمایە و لە محەکایە بۆ بتوانین زانین چۆن ڕێکەکەوین و بە چ ئاراستەیەک بەرەو کۆتایی ساڵە ڕێن چونکە یاسای بودجە ئەم ساڵ تەواوە بێژە نابیشت باس منیش باسم کرد میوانەکەش باسی کرد کەواتە ئەبێ ئەم چەند بانگەمان هەبێ
بۆ ئەوەی بتوانێت بە شێوەیەکی کردەیی بیسەلمێنین کە ڕێکەوتنەکانمان بەو ئاراستە باشە ئەوەن ئەو وەختە ئیستقرارێک دروستە بێ لە بازارە تەبیعی ئیستا هەناردەکردن هەمووی لە ڕێگەی سۆمۆوە بێ و سۆمۆ یەک سیاسەتەکرێت چ لە جنوب چ لە باکوور بۆ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان و داهاتەکەی بەو شێوەی کە لەسەر ڕێکەوتن یەتەوە بۆ هەرێمی کوردستان بە تەکید ئیستقرارێکەیە و پێگەی هەرێمی کوردستانی لە وزا بەرەو ئارامیەک و سەقامگیریەکی زیاتر ئەڕوا چونکە دو ساڵی ڕابردوو بەڕاستی ساڵی بەرزوو نزمی و دڵە ڕاوکێ بوو بۆ کۆمپانیا نەوتەکان واچێ بۆ حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش لەبەرەوە بە تەکید ئەمە هەنگاوێکی باشە بۆ ڕەواندنەوەی نیگەرانیەکان و متمانە دروستکردنێکیش لای ئەوانە کە ئەیانەوە بەدێنان بکەن بۆ ئەوەی بچین بەڵام بە تەکید ئەمە هەمووی پەیوەستە بەوەی کە چۆن ڕێکەوتنەکان پراکتیزەکرێ و بە عملی چۆن هەنگاوەندێ و شتەگەرەی بۆ دروست ناکرێت ئەگەر هەموو شتەکان بە شێوەیەکی باش ڕۆن بەرەو پێشەوە ترسەکان نەچیە بەڕێز دکتۆر ئێستا داهاتەکە تقریبا 230 بۆ 40 هزار بەرمیل باسەکرێ کە هەیە مەسەلەن دوای ئەوەی کە مەسلەی پەلاماری درۆنەکان ڕەویەوە و مەسلەی گەڕانەوەی ئەندازیار و مەسەلەن شارەزاکان بۆ سەر چەڵگەنەوتەکان باز لەوە ئەکرێ هیچ گرفتێکە بینی مەسەلەن هەر ڕێڕەوەکە چۆنیە من ئەوە ئەزانم بەڵام شیکردنەوە و وەڵام لای جەنابتە مەسەلەن بۆی بینەرەکان بزان ڕەنگە چێک بڵێ ئەو نەوتە چۆت نەچێتەوە بۆ ڕیسۆمە و کێشە دروست نابێ و ها خەڵک چکە زۆر نەهامەتی بینیوە لە هەموو شتێکە ترسێ ناکێشەکەی هەیە بە موچەوە کێشە دروست نابێت لە ناحەیەکی تەکنیکی چۆنیەتی هەناردەکردنەوە دروست نابێت هەروەکو چۆن پێشتر هەموو کێڵگەکان بە هێڵی بۆریەوە بەسراونەتەوە واچێ بۆ تورکیاوە چۆن با بڵێن عەداد هەیە لە سنووری کێڵگەکانەوە عەداد هەیە لە داخڵبوونی بۆریەکانەوە لە کۆتاییشە عەداد هەیەمانە بۆ حسابەکرێ شتێکی دەقیقی و ئیداری وردە کە پێشتر کراوە و بەردەوامە بێت ئەمە هیچ کەشتێکی دروست نابێت لە ئاسی بەرەمێنانی کێڵگەنەوتیەکانەوە چۆنە بێت ئەوەی کە جێی نیگەرانیەوە تا ئێستا ڕوون نییە چونکە ئەبێت چاوەڕێ بکەین ئێمە هیوادارین هەمویان بە نیەتێکی سافەوە بڕۆن چونکە ئێستا ئەو $16 کە دیاری کراوە بۆ بەرەمێنان و بۆ گواستنەوە موقەتە کاتیە بۆ گواستنەوەمانە لە قۆناغێکەوە بۆ قۆناغی دیاریکردنی نرخی تێچووی نەوتی هەرێمی کوردستان نرخی تێچووی نەوتی هەرێمی کوردستان یاساکە دیاری کردووە چۆن دیارەکە کۆمپانیایەکی نێوەندگیری نێودەوڵەتی ئەیەندێ بۆ ئەوەی کە دیراسی کرێبەستەکان بکەوە پێمان بڵێ بە چه ئالێتێک نرخی و پشکەکان جیاکرێتەوە چونکە من چەندین جاریش تو مابزان لە بەرنامەی جەنابیشتانەوە باسی کردووە کە ناتوانێ نرخێکی جێگیردان دێ بۆ تێچووی نەوتی هەرێمی کوردستان ئەمە بە پێی گرێبەستەکان یەک ناگرێتەوە تەنها ئالێتەکەی ئەبێ قەناعەت بە وەزارەتی نەوتی عێراقە ئێمە نیگەرانیەکانمان لێرایە کە کاتێک کە ئەگاتە ئەوەی کۆمپانیا نەوتەکان پیان وایە $16 زۆر کەمە بە پێی گرێبەستەکانیان زیاتریانەکەوێت ئایا لەو کاتێک کە کۆمپانیای وودمەکەنزیە یا هەر کۆمپانیایەکی تری بەریتانیە کە هەڵەسێ بە وردبینی بۆی دەرەکەوێ بە نرخی بۆ نمونە $65 پشکی کۆمپانیەکان لە جیاتیەوەی $16 بێ $20 $25 بە شێوەیەکی گشتی باسەکەین کێڵگە بە کێڵگە بە شێوەیەکی سەرجەم ئایا حکوومەتی عێراق ئەو کاتە ئەچێتە ژێر ئەو بەرپرسیارەتی کە ئەوەش بە ئەگەر چوینە ئەو قۆناغەوەەوە حکوومەتی عێراق ڕازی بووبەوە ئەوە هەرو خاڵەیە بۆیە کۆمپانیا نەوتەکان جەختیانە کردەوە کە لە بوونی ناکۆتیە ئەبێ دادگایەکی نێودەوڵەتی ناوپژیوانیان بکە بۆ ئەوەی دادگاکانی عێراق گومانی ئەویان لەسەرایە لە ژێر کاریگەریەکانە قەرارەکانیان بن لەبەرەوە سەرکەوتوو بوون لەو خاڵە ئێمە با پێش حەدسەکان نەکەوین هیوادارین هەموو شتێک بە باشی بڕوە بەڵام خاڵەکەی کە نیگەرانیە لە دوای گواستنەوەی ئەم با بڵێن گواستنەوەمانە لەم قۆناغا ڕاگوزەرەدا کە دوو مانگە دوای بەوەی کۆمپانیەکان دەست بەکارەکانیانەکەن بۆ تێچوونەکان لە دوای ئەوە کە تێچووی حەقیقی دەرەکەوێت ئایا لایەنەکان پێوەی پابەندە بن یان ناگەر پێوەی پابەند نەبن بە چیە بێ ئەمەیە لێرە کێشەکە و نیگەرانەکانمانەیە هیوادارین پێش نەکەوین بەڵام هەموو شتەکان بە ئاراستەیەکی باش بڕوە بە نیەتی چارەسەرکردن چونکە بتەوە نەتەوە حکوومەتی عێراقی شەزانێ گرێبەستەکانی نەوتی هەرێمی کوردستان چۆنە و ئالێتی دابشکردنەکەی چۆنە تەنها ئەوەیە لە ماوەی ڕابردووە ئینکاری کردووە دانی پیانە ناوە کۆمپانیا نەوتەکانی دوای ئەوەی کە لە
هەژدەی 12 ساڵی ڕابردووە دادگای کەرخ دانی بەگرێ بەستەکانی کۆمپانیان نەوتەکانانە ئەوان زیاتر موکوڕ بوون لەسەرەوەی کە مافەکانیان بە پێی گرێبەستەکان پارێزراوە بێ و هیچ گۆڕانێکی بەسەرانە بێت کەواتە ئەگەر وەزارەتی نەوت ڕازی بوو بێ بەمە کەواتە هیچ کێشەیەکمان بۆ دروست نابێت لە ئایندەش ئینشەڵڵا و بەرەو قۆناغێکی سەقامگیری یاسایی ئەڕۆین بۆ ئەوی بتوانین هەموو مافەکانی هێرمی کوردستان لە وزا لە یاسای نەوت و غازەی کە چاوەڕێک لێ بەو هیوای لە حکوومەتی ئایندا دەرچێ بتوانێت جێگیر کرێ بەڵام هەمووی پس پەیوەستە بەم قۆناغە ڕاگوزەرەی کە ئێستا تیایی لە سبەینەوە دەست پێەکە کە لە ئەنجومەنی وەزیران موافقەی لەسەر دەکرێت و دوایە ئاچێتە بواری جێبەجێکردنەوە. کاک یادگار هەرێمی کوردستان ئەگەر مەسەلەن هەرچەندە بە لەسەرەوە قسە نەکەین بەڵام هیچ ڕێگایەکی دیکەی بە سوودی هەیە جگە لەو ڕێکەوتنە؟ نەخێر بەتاکێت چونکە دەرچەی تر لە هەرێمی کوردستانە نییە بۆ هەنادەکردنەوە هەرێمی کوردستان خۆی ناتوانێت نەوتەکەی بفرۆشێت چونکە تەنها دەرچەیەک هەدا تورکایەوە تورکیاش پابندە بە پێی گرێبەستێک لەگەڵ حکوومەتی عێراقا کە بە هیچ شێوەیەک بەبێ سۆمۆ لە ڕێگەی سۆمۆنە بێت نەوت بار نەکرێت لە جەیهان و ئەوە بوو ئەو داوای دۆڕان و هەرەبوویەکی زۆریشی کەوتە سەر لەبەر ئەوە تەنها دەرچەی هەرێمی کوردستان ئەوەیە کە لە ڕێگەی سۆمۆ نەوتەکەی بفرۆشیەوە ئەمە هیچ لە شانوشکۆی هەرێمی کوردستان کەم ناکاتەوە چونکە کێڵگەکانی نەوت هەرێمی کوردستان هەرێمی کوردستان خۆی ئەو لایەنەیە کە لە ڕێی ئیداریەوە لە ژێر دەسەڵاتیەتی وە گرێبەستەکان هێشتا لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانە تەنها فرۆشتنی نەوتە تەسلیم بە سۆمۆ کراوە و سۆمۆز بە نرخێکی زیاتر ئەیفرۆشیەوە ڕێکەوتنەکان وەکو خۆی بڕۆن هیوادارین هیچ کێشەیەک نەبێت و وەکو جەنابیشت باست کرد ئەمە وێنوێنە هەر هەموو لایەنەکان نەوتی هەناردەی نەوتی جگە لە ڕاهەندە سیاسەکەی لە ڕاهەندە داراییەکە و زەکەشەوە ناردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆ بۆ بەغدا گرنگە؟ بەتاکید دەرچەیەکی ترە بۆ عێراقی تەنها یەک دەرچەیەک لە باشوور و لە بەسرەوەیە و ئاراستەکەی زۆربەی زۆریشی بۆ بازاڕی ئاسیایە ئەم هێڵەی کە بەرەو جیهان ئەڕوا بۆ عێراقیش ئاراستەی ئەوروپایە و ئەتوانێت بە نرخێکی کەمتر و تێچوویەکی کەمتر و بە ڕێگەیەکی خێراتر نەوتی بگەێنێتە بازاڕی ئەوروپا و ئەو بۆشاییکە لە بازاڕی ئەوروپا عێراق هەیەی بتوانێت پڕی بکاتەوە چونکە ئەوروپاش بەرەو وەرزی سەرماوسۆڵا ئەڕۆین و سەر سەرەواکرێکە گەماروی زیاتر بخرێتە سەر کۆمپانیا نەوتیەکانی رووسیا لەبەرەوە نەوتی عێراقیش پێویستیەکی حتمیە لە بازاڕی ئەوروپا و باڵێن دەرچەیەک و ئاراستەیەکی ترە بۆ بازاڕی عێراق کاتەوە لە ئەوروپا بەتەکید درنگە. زۆر سپاس بۆ بەڕێز یادگار سدیق سەرۆک سەنتەری ڕۆمبین بۆ وزە و خۆی شارەزایەکی وردی بواری نەوت و وزێ سپاس بۆ بەڕێستان کە لەگەڵمان بوون بە هیوایەوەین کە سبەینێ و ڕۆژانی داهاتوو هەواڵی کۆنکرێتی خۆش بەبیستین لەبارەی چارەسەری موچە و کێشەی کاروانش قەت حەل نابێ هەر ئەڵێ سەیری کامێرەی چوارکە بە هیوای ئەوەین کە ئەوانە چارەسەر ببێ و بتواندرێت کە لە کاتی خۆیدا موچە بێت وەکو ئەو هەواڵانەی هەیە کە تا ئێستا لای ئێمن کە وا بڕیارە لە کۆتاییەکانی دابشکردنی موچەی مانگی نوێی فەرمانبەرانی بەغدا ینی ماوەڕاست و باشوور کاتە 28 و 29 لەو چەند ڕۆژە موچەیەک بێت ئەوە هەواڵی نافەرمین و زانیاریانی کە من بە دوای داچوو و دواتریش کە ئەو ڕێکەوتنانە کەوتنە بواری جێبەجێکردنەوە قسەیەکەیە لە سەرەتای مانگیشدا موچەیەکی دیکە بێ ئینشاءڵڵا ئەو قسانە ئەبنە کردار و خەڵکیش ئەبوژێتەوە. ئێمەش لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامامان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.